ئایزار و خۆشەویستان ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش خۆشحاڵین جایشتی لەگەڵەوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیشتی لە بەرنامەکانی دیالۆگ لەسەر پرسە گەرمەکان من و هاوڕێم ڕەحمان حسێنزادە. کاتت باش ڕەحمان، مێدەوارم ڕۆژێکی باشت بوو بێ. زۆر سپاس دەکەم ئەم کاتێک تۆش شاد و هیوادارم تۆش هەروە شەو ڕۆژێکی باش درستتر وا بوو بڵێم بۆ بەیانیت باش لەبەرەوەی ئەم بەرنمەیە سەر لە بەیانی ئەمڕۆ هەفتەی چوار تۆمارەکەین بە هۆکاری پێشاتێکەوە کە بۆمان نەکرا لە کاتی خۆیان بەرنمەکە بە زیندوی پێشکەشکەین. ناچار بووین ئەم بەرنمەیە بە تۆمارکراوی بکەین و لە کاتی خۆیان وەکو هەر هەفتەیەک سعات حوتی ئێوارە بە کاتی ئەوروپا پەخشی بکەین. ئەوە بۆ بینەرانیشەوە بزانن کە ئەم بەرنمەیە تۆمار کراوە، لایف نییە بەداخەوە. بەرحاڵ هاوڕە ڕەحمان، دامان ناو سێ باسمان هەوێ ئەمڕۆ بۆ بەرنامەی سیانسە هەم، بەڵام بە هۆکاریەوەی کە بەرنمەکەمان ناتوانێت لە سعاتێک زیاتر بێ، بڕیارماندا بەشێکی بەرنمەکان کە بڵین سەبارەت بە دۆخی جیهان و دەم و دەستی شۆڕشی کارگەری ئەمە هەڵگرین بۆ بەرنمەیەکی تر و بەرنمێکی تایبەتی پێخساسین، چوە خۆی باسێکی زۆر فراوان و گرنگە. هەر بەو دەلیلە ئەم بەرنمەیە سعاتێکە تەنها دوو باس هەڵەبژێرین کە قسەی لەسەر بکەین. یەکیشیان یادێکە لە هاوڕێیانی گیانبەخت کردو شاپور و قابیل، و ئەوی تریشیان سەبارەت بە یەکی ئاری ئەم ساڵە هەلومەرج و ئاستەنگەکانی جوڵانەوەی کارگەری لە جیهانە. بە باسی یەکەم دەست پێ بکەین. هاوڕە ڕەحمان، حتمما ئێمە جگە لە ڕۆسیاسیەکەی هەردووکمان نزیکی هاوڕێی نزیک بووین لە چەند مناسبەی جۆر بە جۆرە هاوڕێ شاپور و قابیلمان بینیوە و سبەینەیە کە هەژدەی چوارە هەژدەی نیسانە ساڵیادی گیانبەختکردنی ئەو دوو هاوڕێە بە دەستی تیرۆریستانی ئیسلامی. من پێم خۆشە تۆ دەست پێ بکەی، بفەرموو. ئەوەڵان یادیان بەخێر، واقعان هەر ساڵە لە ڕۆژی هەژدەی چوار وە بیرهاتنەوەی یادی دوو هەڵسوڕاوی کۆمۆنیستی بەرجەستە، دوو هەڵسوڕاوی هەم کۆمۆنیست و هەم واقعان پەیوەندیەکی قوڵیان لەگەڵ کرێکاران جەماوەری زوڵم لێکراو و بەتایبەت لەگەڵ ئاوارەکان بوو. ئەو جۆرەی کە لە هەڵسوڕان و فعالیەتیانە دەرەکەوە. بەداخەوە من ماوەی ڕفاقەت و دۆستایەتیم هەمووی 3 ساڵ بوو، ینی لە ساڵی 97 میلادیەوە یان 96 میلادیەوە لەگەڵ هەردوو هاوڕەوە بەتایبێت لە پێشا لەگەڵ هاوڕە شاپور بنیادنا ئەوی لە کاناڵی هەڵسوڕان و فعالیەتەکانی ناو حیزبی کۆمۆنیست کاریگەری عێراق و کە وەختە منیش شانسم بوو وەکو کادر و وەکو ئەندامی کۆمیتەی ناوەندی ئەو حیزبە فعالیەتمە کرد. مام لە بیرە هاوڕە شاپور بەتایبەت هەتا جزوی کادرەکانی ئەوەڵجاری پێکاندنی حیزب نەبوو، دواتر بە حیزب کۆمۆنیست کاریگەری عێراق پەیوەست بوو، بەڵام ڕادەی هەڵسوڕانی فعالیەتی بەرچاوی کارەکانی و تیژی سیاسی ئەو تێگەیشتووی لە کۆمۆنیزم و مارکسیزم ئەوەندە بەرجەستە بوو، زۆر زوو هاتە ڕێزی ڕابەرانی ڕادە ئەوەڵی حیزبی کۆمۆنیست کاریگەری عێراق و ئەندامی مەکتەبی سیاسی دەورایەک بەرپرسایەتی
هەتا بەشی نظامی حزبی کۆمونیست کارگەری عێراقی بەعۆ دەگرت. ئەمەوێ بڵێم بەڕاستی هەڵسوڕانی فعالیەتەکانی هەردوو هاوڕە شاپور هاوڕێ قابل زۆر بەرجەستە بوو، بە تایبەت ئەو تێکڕاویەی کە لەگەڵ جەماوەر بوویان، ئەو تێکڕاویەی کە بە تایبەت لەگەڵ ئاوارەکان بوویان. من لە بابەتەوە لازم ناکە زۆر تەوزیح بدەم ئەو ڤیددیوانەی بڵاو بن، ئەو سوخەڵانیانەی کە بوویانە مەسەن هەردوێنێ ئەو سوخەڵانیەی هاوڕە شاپور کە لە یەکی ئەیاری وابزانم 95 لە شوێنێک ئەگەر درستم لە بیرمابێ گڵکەند مەشهورە لە لە 6,000 کەس ئەو کات کۆبوونەوە وتارێکی زۆر بە نرخی لەوێنە پێشکەش کرد. بەرحاڵ بەداخەوە زۆر زوو دەستی ڕەشی تێرۆریزم و لەم بابەتەوە تێرۆریزم وا دیارە تێرۆریستە ئیسلامیەکان دەستیان برد بۆ کارەکە، بەڵام لە ژێر حاکمیەتی پارتی دموکراتی کوردستانە بوو لە شاری هەولێر. و من لە بیرمە فتوای ئەو مەلا بەشیری جنایەتکاری لەسەر بوو کە ئێستا یا حەدەقەڵ ساڵە 2 ساڵەوە پێش من ئاگادار بووم کە بۆتە ئەندام پارلمانە بێبایەخەکەی دەوڵەتی یا حکوومەتی عێراق. بەرحاڵ دەقیقەن ڕادێ هەڵسوڕانیان فعالیەتیان چالاکیان بەو جۆرە بوو کە ترۆریستانی ئیسلامی لەژێر حاکمیەتی پارتی ئەوان تەحمل نەکەن، چونکی معلوم بوو مەودای هەڵسوڕانیان وشیارگەریان ڕێخستنیان لە نێو جەماوەر و لە نێو ئاوارەکان و لە نێو کرێکارانە وابزانم لە نێو بێکارانیشە فعالیەتی بەرچاویان بوو. پەرەی ئەگەر من ئەم بەشە لە قسە بەوە تەواوکەم ئەو ڕۆژە تاڵەی کە ئەوان ترۆرکران هیچ کات لە بیرم ناچێ، وابزانم پێش حتا هاوڕێیانمان لە شاری سلەیمانی کە مەرکەزیەتی حیزب وەختە لێوە بوو من ئاگادار بووم بەو شێوەیە بوو کە هاوڕێم زەفەر عەبدوڵڵا لە ئوسترالیاوە تەلەفۆنی بۆ من کرد، کوتی من هەرێستا پەیوەندیم لەگەڵ شاری هەولێر بووە، ئاگادار کراوم بەداخەوە ڕووداوێکی تاڵ ئاوا ڕوویداوە، تاقمێکی ترۆریست چونەتە بنای وابزانم بێکارانی نێو بوو و لەوێنە شاپور و قابلیان ترۆر کردووە. هاوڕێیانمان لە سلەیمانی ئێشتا ئاگادار نین، چونکی ئەو وەختە هەلومەرجەکە ئاوا بوو پەیوەندی تەلەفۆنی بینی هەولێر لەگەڵ سلەیمانیە زۆر بە زەحمەت بەرقەرارەکرا یان نەبوو. ئەو بوو واقعێتەکەوەیە من لێرەوە یا بە تەماسگرتن بوو یا ئەوەختە فاکسمان ئەنار هاوڕیانم لە شاری سلەیمانی ئاگادار کرد. منزورمەیە ئەو کاتە تاڵەی کە هاوڕێم زەفەر عەبدوڵڵا ئەو خەبەرەی بە مندا هیچ کات لە بیرم ناچێتەوە و تەبعاً هەمیشە و دایمیش یادی هاوڕێیان شاپور و قابل لە نێو ئێمە ڕیزی کۆمۆنیستەکانی منتەقە و کوردستانی عێراق و عێراقدا هەر جێگای تایبەتی خۆی هەیە و هیوادارم واقعاً تەجروبەکانیان ببێتە دەرسێک بۆ فعالیەتی ئێمە کۆمۆنیستەکان لە منتەقە. دەستخۆش منش بەش بە حاڵی خۆم هاوڕێ ڕەحمان ناسیرم لەگەڵ هاوڕە شاپورە کەمێک لە ئێوە قەدیمیترم لە ساڵەکانی 92 ئەو کاتێک کە ڕێکخراوە جەماوەریەکان لە هەولێرا پێگەهاتن و بە پێی ئەو بڵێن پەیوەندیە نزیکەی کە هەم بوو لەگەڵ هەولێرە کە من یەکێک لە هەڵسوڕاوانی شوورەکانی هەولێر بووم لە ڕابردووەوە ماوەیەک لێوێ ژیا بووم پەیوەندیم هەبوو لەگەڵ هەڵسوڕاوانی شاری هەولێرە بەرپرسی تەشکیلاتی حیزب بووم، تەشکیلاتی عەلەنی حیزبیش بووم ماوەیەک بۆ ماوەی ساڵێک لە کاتی دامەزراندنی حیزبا لە 93 بۆ 94 لەو سەردەمانەیە ئەمە پەیوەندی نزیکمان لەگەڵ هاوڕە شاپورە هەبوو. من لە ئێزال دیمەنی دەرکەوتنەکانی قسەکردنەکانی هێمنیەکەی بڵێن تێڕامانەکەی هەندێک جار لە ئاست هەندێک مەسەلەن بیر و بۆچوونی تازەیە
کراوەی بۆ تێگەیشتن لە ئاڵ و گۆڕەکان، ئەوەی کە چەقبەستوو نەبوو، ئەوەی کە زۆر بە زەینێتی ڕابەرێکی ڕاستەقینەوە مامەڵەیە کردو. ئەوانە مەبەست بووی زۆرتر سەرخستنی جوڵانەوەکە بوو تا ئەوەی کە جێگا و شوێنی خۆی چییە، وەکو کەسایەتیەگە خۆی چۆن بێت لەگەڵ بەشا کە جێگا و شوێنێکی زۆر تایبەتی هەبوو. من وازانم کە لە جوڵانەوەی کۆمونیستی کارگەری لە کوردستانی عێراقا کەم کەس یاخود ئەسڵەن دەگمەن بوون ئەوانەی وەکو هاوڕە شاپور بتوانن لە هەمان کاتە ڕابەرێکی جەسووری سیاسی بن و ڕابەرێکی جەماوەریش بن لە هەمان کاتەوە توانای ڕێخستنی خەڵکیان هەبێت، توانای بەسیجکردنی خەڵکیان هەبێت، توانای بڕیاردانی دروستیان لە کاتی دروستدا هەبێ لە ڕوبەڕووبوونەوەی جەسوور بن ئازایانە بەرەنگار ببنەوە. مەسەن یەکێک لەو ڕووداوانەی کە باسەکرێ کاتی خۆی تەنانەت بەر لە کاتی تیرۆرکردنەکەشیان ڕووداوێک لە شاری هەولێر ڕوویدا کە ئیسلامیەکان پەلاماری 8 مارسی ساڵی 1990دا پێم وابێت لە قاعەکەی دەستیان کرد بە ئەڵڵاه ئەکبەر و ئەوانە کە هاتنە دەستی شاپور و ئەوەی کە خێرا لە بەرامبەریان ناوەستایە و دەری کردنە دەرەوە ئەوانە و ئەو کاردانەوە زۆر بڵین لە جێگە و دەستەی نیشاندا نیشانی دا کە ئەو کەسایەتێکی زۆر تایبەتە. ڕاستی ساڵی 1990 بوو، منیش وەک تۆ لە دەروی وڵات بوو ئەو کاتە وەختێک کە بجار هەواڵەکەیان بە مندا پێم وابێ هێشتا ڕابەرایەتی حیزبیش زۆر ئاگاداری نەبوو کە لەلایەن هاوڕێیەکەوە کە سەفەری کردبوو بۆ کوردستانوانە من لە دەروی وڵات ئاگادار کرامەوە ڕاستیا کۆستێکی زۆر گەورە بوو و ئەمە پێم وانە بەتەنها تۆش ئاماژەت پێدا لەو بابەتەوە کە بەدەستی ئیسلامیەکان کرا، بەڵام پێناچێ بە دوور لە تەنسی قوڕێکەوتن لەگەڵ دەسەڵاتدارانی ئەو کاتەی هەولێرە ئەم کاریان بۆ چوو بێتە سەر. بەو دەلیلەی کە لە ناو شاری هەولێرە کەمتر ڕووداوی لەم بابەتانە ڕوویەدا، ئاسایش بە شێوازێکی زۆر بەحکەم هەموو جادەکان و هەموو جێگاکانی ئەتوانی چاودێری بکە، وەکەم تاوان هەبوو، وەکەم ڕووداو هەبوو کە لە دەستی ئاسایشی هەولێر دەرچێ. ئەو ساڵە بۆ نمونە 2 ساڵ بەسەر داگیرکردنەوەی هەولێر لەلایەن حکوومەتی بەعسو پارتی تێ ئەپەڕی، پارتی دەسەڵاتێکی زۆر سەربازی و پۆلیسی زۆر تونند و تیژی لە ناو شاری هەولێرە بەرقەرار کرده بوو، جادە نەبوو کە ئاسایشی تیان نەبێ یاخود چاوی ئاسایشی لێ نەبێ. بەڵام زۆر سادە ئەم ڕووداوە تێپەڕی، زۆر بە هێمنی سیارەیەک هاتۆتە بەردەمی بنکەی یەکێتی بێکاران کە ئەو کاتە بڵین لە نزیک جادەی سیمەتری بوو و هاتنە ئەوێ و لەوێ چوونەتە سەرەوە چەند قات تەقیان کردووە کە دیارە هاوڕێ شاپور بەرەنگاریان بۆتەوە بە بێتەقا وازینێنەوە تەقەی کردووە، بەڵام وا دیارە کە نەیتوانیوە لەو ڕوبەڕووبووناوە سیان بوون و پێم وابێ لە تفەنگەکەیە کێشەیەک پێش هاتەوە ئەنە کە تەقەی تری پێ نەکراوە چوونەتە سەری و کوشتیانە بەر لەوەش دیارە تورکردنی هاوڕێ قابل عادل هەر لەسەر پێپلیکانەکانی ئەو بنکەیە ڕوویداوە. ینی ئەمە زۆر بە ئیسراحەت دواتر تووشنەتە خوارەوە و سواری سیارەکەیان بوون و ڕۆیشتون بەبێ ئەوەی خەمیان بترسیان بێت لەوەی کەوا دەستگیر بکرێن یا چی بکرێت. ئەمە لە حاڵێکدا بوو کە پێشتر ئەو مەلابەشیری کە بەڕێزت ناوت برد ئێوە باستان کرد، ئێستا ئەمە مەلابەشیرە فتوای دابوو و داوای کردبوو کە پاک بکرێنەوە ئەم کۆمونیستانە بکوژدێن، فتواکانی هەبوو، قسەکانی هەبوو، تۆمار کرابوو ئەو من بەش بە حاڵی خۆم لە سەردەمانێکی تریشە ئەم بڵێن دەنگ ئەم گوێ لێ بووە کە مەلابەشی چی ئەڵێوە چی سەبارەت بە ڕێکخراوی ژنان و ئەو ڕوبەڕووبوونەوەی ئەڵێکە لەگەڵ ڕێکخراوی ژنانە بووە. من وازانم سەر لەبەری مەوزوعەکە بە ئاگاداری دەسەڵاتدارانی ئەو کاتەی هەولێر ئەنجام دراوە
و ئەگەر ئەوان زیاتر لە ئیسلامەکان بەرپرس نەبن بە ئەندازی ئیسلامەکان بەرپرسی ئەم تاوانن و دیارە ئەمە ناکرێ بشارێتەوە ڕۆژێک لە ڕۆژان بەرپرسانی هەولێر ئەبێ وەڵام دەرەوە بن لە دادگاکانە ڕابوەستن لە بەرامبەر ئەو تۆمەتەی کە بە دروست ئەخرێتە سەریان جواب بدەنەوە تا ئەوەی ساغ بێتەوە کە ئایا بەشداری ئەوان هاوکاری ئەوان لەم تیرۆریات چی بووە کە دیارە لە ڕووی سیاسیشەوە ئەمە پاشخانی هەیە نتوانم دواتر قسەی لەسەر بکەم کە بۆچی ئەمە ڕوویدا بەڵام بەوەنە ئیکتیفاکەم منی ژاڵێم بەرز و بەڕێزەیادی هاوڕێیان شاپور و قابیل ئەوان بەدەستی ڕەشی تیرۆر کران بەڵام نەک لە بەرەوەی کە تاوانێکیان ئەنجامدا بوو نەک لە بەرەوەی کەسێکیان ئەزیەتدا بوو نەک لە بەرەوەی کە کێشەیەکیان بۆ کەسێک دروست کرد بوو بەڵام کێشیان بۆ دەسەڵات دروست کرد بوو خەباتیان بۆ ئازادی بێپسانەوە بوو خەباتیان بۆ ئازادی بۆ سەرفرازی بۆ مافەکانی خەڵک ماندوو نەناسانە بوو هەر بەو دەلیلە دیارە گولە نەبووایە هیچ شتێک نەبوو بەرەنگاری ئەوان بێتەوە ڕایان بگرێ دووبارە یادی ئازیزیان بەرز و بەڕێزە منیش چەند قسەیەکی کە زیاد بکەم بە دەوری ئەوڵی قسەکان یەکەمەوەیە بڵێم تەبان دیارە من ڕفاقەت و دۆستایەتەکەم لەگەڵ هاوڕە شاپور مەودایەکی زیاتر بوو لەگەڵ هاوڕە قابلیش و شاپوریش ئەلعان ببیرم دێتەوە کە لە ساڵی 97 بۆ 2 شەو ڕۆژ 48 ساعت لە قاعەیەکی گەورە لە شاری سلێمانی کۆبوونەوەی فراوانی ڕێکخراوی کوردستان بوو هاوڕە قابلم زۆرتر لەو کۆبوونەوەی دی 48 ساعتێکە هەموو بەیەکەوە بووین و ئانا هەر ئەو وەختەش جێگا پەنجەی فعالیەتی هاوبەشیان کە هەولێر و ئەو مەنتەقەیە بوو هەم لە نێو بێکاران هەم لە نێو بەتایبەت ئاوارەکان زۆر بەرجەستەجی باس کرا بەڵام لەگەڵ هاوڕە شاپور هەم زووترەکەی بە دەلیلی ئاستی فعالیتێک لە نێو حیزبا بووی هەم دواتریش کە ئەندامی کۆمیتەی ناوەندی و مەکتەبی سیاسی بوو درێژەی پەیدا کرد بۆ یاگەر قسەیەکی زیاتر لە مەوردی هاوڕە شاپورۆ بکەم ئەو دەورەیە مەجای ئاشناتی زیاترم پەیدا کرد بەنەزرم ئەوەی من بەرچاوم کەوت ئەوڵەنجارێ وەکو خستڵەتی مەشتەریکی هەردووچیان ئەو جێگا و پێگەی جەماوەریە بوو کە هەردوو لا بوویە لە هەڵسوورانیان لە فعالیەتیان کە بە نەزانم زۆر تەجروبەیەکی تا باش بوو لە نێو کادری ڕابەری هەم ڕێکخراوی کوردستانی ئەو وەختی حیزب و کادری ڕابەری حیزبە ئەمە ئەو پێگە جەماوەریان ئەیانتوانی بە هەزاران کەس باحاڵ بێنە سەرجادا سازمانی بدەن ڕێکخراوی بکەن و ئاوا خۆشەویستی بە تایبەت نێو ئاوارەکان بوون کە لە شاری هەورە بەڵام هاوڕە شاپور ئەوەی ئەو مدەتە بنەم چەند خسڵەتی دیکەی بوو یەکەمەوەیە تێگەیشتێکی زۆر زیندوو و باشی لە کۆمونیزم و مارکسیزم واقعتەکەی وەختی قسەیە کرد وەختی ساری نەزەریە کرد و من هەر لە ئەوڵین کۆبوونەکان و بزانم ساڵی 96ەوە کۆبوونەکانم کە بەشداریم بوو بەهاتۆ هەستت بەوە دەکرد ئەم ئینسانە لەعین حاڵات تێگەیشتێکی زۆر زیندوو خەلاقانەی لە کۆمونیزم و لە مارکسیزم وە تەطبیقدانی ئەو لەگەڵ پراتیکی کۆمونیستی و لەگەڵ فعالیەتی ئێستای لە نێو جەماوەرایکا لە نێو بێکارانایکا لە نێو کرێکارانایکا لە نێو ئاوارەکانایکا لە سەطحی کۆمەڵگایەکە بە نەزەرم ئەمە زۆر بەرجەستە بوو جێگای سەرنج بوو لە ئاورە شاپورە بەشێکی دیکەی پێشنیاداتی قسەی پڕ بوو لە ئێبتکارات لە خەلاقیە دەیوت ئەم کار ئاوا بکرێ ئەو کار بەو جۆرە بەڕێوە ببرێ و ئەو جۆرەی لە ئەبینرا لە فعالیەتی خۆشیە ئەو خەلاقیەت و ئێبتکارانەتی لە خۆی نیشانەدا مەسەڵەن ئەو نمونەی تۆ باسەکەی هاترێ دەستی بەرابەر بە ئیسلامیەکە زەڵان کە تۆ باست کرد منیش بە بیرم کەوتەوە کە ئەو وەختە چۆن باسی کرا ئەو خەلاقیەت و ئێبتکارات و لە عین حاڵە ئەم خسلەتەش بە نەزەرم جەسارەت لە کاریە زۆر بە ئاشکرا دیار بوو هەر بۆیە باوجودەوەی کادرێکی تازە کارتر بوو لە نێو لە ئاست ڕابەری حیزبی کۆمونیست کارگەری عێراق مەسەڵەن هەر لەو سەرەتاوە
باڵی نظامی حزب کە تەجروبەیەکی زۆر تازە بوو بۆ حزبی کۆمونیست کارگەری عێراق بۆ معنای واقعاً تەجروبەیەکی پێشومان نەبوو، تەجروبەیەکی پێشووتری لە پشت نەبوو بەدلیلی تێگەیشتن لەم خەلاقیت و ئێبتکارات و لە عین حاڵات جەسارەتێک کە هاوڕە شاپور بووی بەو سپێردرا و دیارە تەسیراتی کاریشی هەر لە هەولێر و منتەقە دیار بوو بۆیەکانێ دژمنان ئابم جۆرە بەداخەوە بە سادەگی زەفەریان برد ئەو جۆرەی کە تۆ باسی کردووە ترۆرکان شاید کەمێک نەتیجەی ئەوە بوو ئێشتا ئەو جۆرەی لازم بێ هەم هاوڕە شاپور و هەم هاوڕە قابل و هاوڕێیانمان لەوێنە جێگە و پێگەی کاری خۆیان فعالیتی خۆیان کە بە دژمنان پێی حساسن ترۆریستی ئیسلامی تا ترۆریستی قومی لەوێنە پێی حساسن ئەو جۆرەی کە پێویست بێ بایەخیان پێنەدا کە ئەبێ ئاگاداریەکی زیاتر لە کادرەکان لە ئەندامانی ڕابەری لە کەسانی هەڵکەوتووی ئاوا بکرێەوە دەناخۆ زۆر کەما بێ سادە بوو هەرە و بینایی بێکارانەی کە ئەوانی لێبوون بەردرگاکەی هەمیشە و دایم حافزی بواە و عقبەتەوەی ئێمە پێڵێن کەسێک لانی کەم مانع بوو بەو ئاسانیە دەستی ڕەشی ترۆر نەیەتوانی دوو هاوڕێی هەڵکەوتوی ئێمە ئاوا لە بین بەرێ و ئاخرین قسم شتێک لەسەر دڵی من هەرم هاوە و سوورسورە مانزانی مەلا بەشیر عاملی ئەسلی ئەم کارەیە لە بەرابەر کردەوەی تەرۆریستی جەریاناتی کۆنەپەرست ئەبێمە دەرس و تەجروبە بێ واقعاً جەریانەتی ڕادیکاڵ و کۆمۆنیستی و چەپیش تۆ ناتوانانی کاردانەوەت نەبێت تۆ ناتوانانی پێیان نیشان نەدەی کە بە ئاسانی ناتوانن دەست بەرزەوەکەن و هێرش بکەنە سەر بەرەی ئازادی خواست بەرەی بەرابەری خواست کەسایەتیەکانی هەڵسوڕاوانی ڕابەرانی بە ئاسانی ترۆر بکەن حقەتەکەی خۆم نەزانم حزب کۆمونیست کارگەری عێراق ئەو وەختە بەش بە حاڵی خۆشم کە جزوی کۆمیتەی ناوەندی و مەکتەب سیاسیوانە بوون زۆر لە فکریەوەدا بوون کە عاقبەت ئیسلامیەکان و ترۆریزمی ئیسلامیە بێ گورزێکی لێ بووە شێنرە لەلایەن حزب کۆمونیست کارگەری عێراقەوە ئەوە نەچوە پێشێوە بەداخەوە وەک گرێک حەدیقە لەسەر دڵی من ماوە منیش لێرە قسەکە بەوە تەواوەکەم ڕەنگە کاتی بەرنامەکە هەرەوەندە ئیجازە بدە واقعاً یادیان دەست و تەجروبەیە کە بەجێیان هێژ لە خەباتی شۆڕە جێرانە هەمیشە جێگای بایەخی هەیە بۆیە هەموو ساڵێکیش لە 18 چوارە کۆمۆنیستەکان و بەرەی ئازادی خواست لە کوردستانی عێراق و لە عێراق و ئێمەش لە بیرمانە و یادیانەکەین یادیان هەمیشە بەرز و بەڕێز بێت دەست خۆش دیارە ئەمڕۆ یاخود سبەینێ 27 ساڵ تێ ئەپەڕێ بەسەرم یادەیە ئەم تاوانە ساڵی 1998 ئەنجامدرا و بۆ ئەو بینەرانی کە ممکنە بەشێک لە بینەرانمان ئەو ڕۆژانە لەدایک بوو بن نەزانن چی ڕوویداوە چۆن بووە لە شاری هەولێر لە ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ ئیسلامیەکانە لە پاش بڵاوکردنەوەی کۆمەڵێک ڕەخنە سەبارەت بە پەیوەندی بینی ئیسلام و ژن لە بڵاوکراوی بۆ پێشەوە کێشەیەک دروست بوو و کێشەکە کێشایە محکەمە و تەنانەت کارێک بوو کە ڕێکخراوی سەربەخۆی ژنان کە لەلایەن مەلا بەشیرەوە هەڕەشیان لێکرا بوو لە ڕێگەی مزگەوتەکانەوە کێشانە بەردەمی محکەمەوە لە دادگایی بکرێت ئەم دادگاییکردنەوە ئەم دۆخەکە دروست بوو ئیسلامیەکانی و پارتی بە جێگایە گەیاند کە پێویستەکە ئەم دەنگدانەوەی کە بەرەی ئازادی خواز لە سەر میدیاکانی ئەو سەردەمەی کوردستانە هەیبوو و ئەم ڕووداوە بۆ شێوازە بەرجەستە بووە کە خەریکن ژنانێک لە بەرامبەر سنەت و نەریتە دواکەوتوەکانی ئیسلام و ئیسلامیەکانە ڕاوەستاونەتەوە ئەمە بێ بەری پێ بگیرێ ئەم جوڵانەوە ئازادی خوازیە لەگەڵ ئەو دەسەڵاتیان ناتەوە کە ئیسلامیەکانیان بیسەپێنن و هەمان کات لەگەڵ پارتیشە لەگەڵ کۆنەپەرستی پارتیشە لە تەناقوزێکی گەورەیە بوو بەرحاڵ ئەمە سەرنجام کێشایە ئەوەی کە ئەوان لە ڕێگەی ئەم کردەوە تیرۆریستیەوە
بەر بەم جوڵانەوە ئازادی خوازیە بگرن. حقەتەکەی ئەوەیە کە پارتی لەم نێوەدا بە ئەندازەی ئیسلامەکان قازانجی کرد، قازانجی هەبوو، بەشێکەوە بوو کە بەکاری بێنەوە کوچەکێک بەدەستیەوە بۆ فەرزکردنی ئیرادەی خۆی بەسەرەوە ئیسلامیانەیە کە ممکن بوو لە وەلائیان و لە بڵین ملکەچیان بۆ دەسەڵاتی پارتی دوو دڵ بێ، ئەمە بەکار بێنێ وەکو نقطەیەک بەدەستیان وەکو کارتێک بدەستیەوە، و لە لایەکی تریش لە بەرامبەر جوڵانەوەی چەپ و جوڵانەوەی ئازادی خوازانە و ژنانی ئازادی خواز لە شاری هەولێرا بوەستێتەوە لەبەرەوەی کە فەزایە کە ئەیویست پارتی فەرزی بکەوە جەردەیەک و تاڵانکاریە کە پارتی ئێستا لە پەسا خەریکێتی وە هیچ ڕۆژێک لی نەوەستاوە پێویستی بە دەسەڵاتێکی ئیستیبدادیانەوە دەسەڵاتێکی سەرکوتگەرانە هەیە و ئەم سەرکوتەکە پارتی ئەیویست فەرزی بکە بە بێ وەلانانی یاخود زایفکردن و لاوازکردنی جوڵانەوەی چەپ لە شاری هەولێرا ئیمکانی نەبوو و ئەمە کە ئەو ڕێگایە بوو کە بەڕاستی پارتیش سوودێکی گەورەی لێبینی. من ئەوە نەئەڵێم ئەو ئازادیە کە ئێستا لە کوردستانە نیسبیەن بۆ ژنان هەیە، ئەو مافەی کە ئێستا لە کوردستانە بە ڕێژەیی لە چاو عێراقا لە چاو تەنانەت بەشێکی وڵاتەکانی ناوچەکەیە بوونی هەیە، ئەو قەید و قیودانەی کە خراوەتە سەر هەندێک نەریتی کۆنەپەرستانە، ئەوەی کە ئێستا لە شارەکانی سلێمانی و لە هەندێک لە ناوچەکانی کوردستانە بۆ نمونە ئاسایش لە توندوتیژی ناوخێزانە پێچێتەوە و پیاوان ناتوانن ینی لە هەندێک حاڵەتە وابێ دەستیان ئاوەڵا بێ هەرچیشان بێ بیکەن لە بەرامبەر خێزانەکانیانە، ئەوەی کە ئەمڕۆ تیرۆری کردنی ژنان کوشتنی ژنان ئەبێتە هەواڵ ئەبێتە ڕووداوێک کە کۆمەلگا بۆی ڕاچڵەکێت و لە بەرامبەر کاردانەوە نیشان بە قەرزاری خوێنی شاپور و قابیلە، قەرزانی خەباتی ئەو کۆمونیستانەیە کە لەو سەرنەمەیان کاریان کردووە، ئەو بەدەنگەوە هاتنە ئەو ڕاستڵەشینە ئەو هاوارە کە بە ڕووی تیرۆریستانی ئیسلامیا کرا، بە ڕووی کۆنەپەرستیا کرا، بە ڕووی پیاوسالاریا کرا، بە ڕووی دژەژنیا کرا لە ناو کوردستانە نەبوایە ئەمڕۆ کوردستانی ئێمە زۆر زۆر باشتر لە جنوبی عێراق و لە بەخاو لە ناوچەکانی ژێردەسەڵاتی ئیسلامیەکان لە شوێنەکانی تری عێراقان نەبوو. ناسیۆنالیزم بە ئەندازەی ئیسلامیزم کۆنەپەرستە، بە ئەندازەی ئیسلامیزم عەشیرەتگەرە، بە ئەندازەی ئیسلامیزم دژیژنە، بە ئەندازەی ئیسلامیزم پەیوەستە بە نێریتە کۆنەکانەوە بە پیاوسالاریە و ئێمانە بێڵێتەوە. ئەوەی کە لە کوردستانە جیاواز بوو ئەو فرسەتە بوو ئەو ئاوەڵاییە بوو کە کرایەوە بۆ ماوەیەک بۆ کۆمونیستەکان و چەپ و ئازادی خوازەکان ڕۆڵی خۆیان ببینن و بەڕاستی ئەوەی کە ئێستایی بینین لە جیاوازیشی ڕێژەیە گەرچی وەزعەکە زۆر تعریفی نییە دەردی هاوڕانی ئێران نەڵێن زۆر وان نییە کە جێگای تعریفوانە بێ، بەڵام ئەو جیاوازی ڕێژەیە کە لە نێوان کوردستان و باشووری عێراق و ناوەڕاستی عێراقا هەیە مەدیونی خەباتی کۆمونیستەکانەوە مەدیونی قەرزاری خوێنی بەناحەق ڕژاوی و بە تاوانکاری ڕژاوی هاوڕێیان شاپور و قابیلێ. بەڵێ هاوڕێ ڕەحمان ئەم باسە پێم وابێ لێرە تەواو کەم بچینە سەر باسی دووەممان کە داماناوە بۆ ئەم هەفتەیە. بەهەرحاڵ معمولاً لەسەر ئەم بابەتانە هاوڕێیان کۆمنت و شتیان ئەبوو لە میادەیە بەشداریانە کە جێگای داخکان بەرنامەیەمان زیندوونیە ئەوە بە ناچار هەر ئەبێ بەم شێوازە پەخش ببێتەوە ئەمڕۆ سعات حوتی ئێوارە. بەرحاڵ داواکانی لە هاوڕێیان بەپێی توانای خۆیان لیکی بەرنامەکانمان لە سۆشیال میدیا بڵاو بکەنەوە تا ئەو جێگایی کە پیانەکرێ دۆستان و ئاشنانی خۆیان بەم کەناڵە بناسیێنن واگەر نەتان کردووە تا ئێستا کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب کرد. باسی دووەمان هاوڕە ڕەحمان لە پێشوازیەکی ئایاری ئەم ساڵدا هەلومەرج و ئاستەنگەکانی بەردەم جوڵانەوەی کارگەری دیارە یەکی یاری ئەم ساڵ لە دۆخێکی زۆر زۆر تایبەتی شاچێتە پێشەوە ئەو جەنگە بازرگانیەی کە ئەمریکا دەستی پێکرد و داسەپاندنی
ئەم بوومرگانە بەسەر وڵاتانی جۆر بە جۆرە، دواتر پاشگەزبوونەوەی دواتر ئەو بەرز و نزمی کە لە بازاری دراوەکان و بازاری بۆرسەیە کرا، هەموو ئەمانە کاریگەری زۆر نەرێنیان لەسەر دۆخی ئابووری جیهانە بێ. کەمێک بەر لە ئێستا جۆم لێ بوو کە تەوقعات بۆ گەشەی ئابووری ناقسە لە ساڵی داهاتووە یاخود لەم ساڵە لە بری ئەو تەسەوری کە پێیان وابوو کە گەشەی ئابووری لە 2% تێ ئەپەڕێ، ئەمساڵ لەواچێ بە پێچەوانەوە داکشان هەبێەوە بەر نزیکەی 0.2 یا 0.2% اقتصاد بەرەو داکشانە چێکە ئامەش هەمووی باجەکەی خەڵکی کارگەر و زەحمە کێژەیدا. بۆ بەرنامەکە کەمێک تەمەشای ستاتستیکەکانم کرد لەوەی کە دۆخی چینی کارگەر لەم ڕووی دنیاە چۆنە، ئەوە هیچ کە ناڕزاییەکان لە پەرەگرتنیشی بەردەوامایە لە سەرتاسەری دنیاە، بەڵام مافی مانگرتن کە مافێکی سەرەتایی چینی کارگەرە لە سەرتاسەری دنیاەوە دەمێک ساڵە خەباتی بۆ کراوە و لە هەندێک لە وڵاتانە بوو بەشێک لە یاساکان و ڕێساکانی بەڕێوەچوونی پرۆسەی کار. ئەمڕۆ لە 90 وڵاتەکانی دنیا ئەم مافە پێشێل ئەکەن و لە 80 حکوومەتەکانی دنیا ئەوە ڕەتەکەنەوە کە سندیکاکان و ڕێکخراوە کارگەریەکان توانای بەستنی پەیماننامەی دەستە جەمعیان هەبێت لەگەڵ خاوەنکارەکانە کە ئەمەش ئەکاتە دووبارە پێشێلکردنی سەرجەم مافەکانی چینی کارگەر لەوانە مافی دەربڕینی ناڕزایی. یعنی بە جۆرێک ئەم مافە کەوتوتە ژێر پێوەکە لە شوێنێکی وەکو سویدیشە یاساکانی سوید بە جۆرێک ڕێگەی کردوتەوە کە ئێستا خاوەنکارەکانی سوید دەتوانن لە ڕێگەی ئیمزاکردنی پەیماننامەی دەستە جەمعیەوە لەگەڵ نیقابەیەکە کە هەر خۆیان نەتوانن لە کەسوکاری خۆیان و لە ئاشنایانی خۆیان و لە کەسانێکە نزیکن لیان و دروستی بکەن لە ناو شوێنی کارەکەی خۆیانە، ئەتوانن ڕێگا بگرن لە هەر جۆرە پەیماننامەیەکی دەستە جەمعی تر و بەم شێوازە ڕێگا بگرن لە هەر شێوازێکیش لە مانگرتن. لە سویدا بۆ نمونە مانگرتن 4 دەورە دراوە بە پەیماننامە دەستە جەمعیەکان. ئەگەر خاوەنکار ئامادە نەبێ پەیماننامەی دەستە جەمعی ئیمزا بکە، ئەو دەم ڕێکخراوە کارگەریەکان بۆیان هەیە مانگرتن ڕابگەێنن، ئەگەر نا هەر مانگرتنێک جەزای هەیە و تەنانەت وەختێک کارگەران ڕێگەیشان دۆزیوەتەوە کە ڕۆژی خۆیان نەخۆشەخەن بۆ نمونە بۆ ماوەی هەفتەیەک بە لە 180 مەعاشەوە توانن درێژە بە مانگرتنیان بدەن و ئەوانە ڕێگای لەمانش بەستۆتەوە ئاخشت سزای کۆمەڵێک لە کارگەرانیاندا لە سوید لەسەرەوەی کە شتێکی لەم بابەتیان کردووە. خاوەنکار ڕایگەیان کە ئەمە ڕاست نییە و ئێوە درۆتان کردووە نەخۆش نەبوون و ئەوانە لە دادگا چەند ملیۆن کرۆن سزایدان، سزای ئەو کارگەرانیدا کە مانیان کردووە. ئەمە دۆخێکە کە لە دنیاە هەیە و دۆخی پەلاماردانی مافەکانی کارگەر نەک تەنها مافی بڵین مانگرتن یاخود ئەتراسکردن لە بەرامبەر سەرمایەدارانە، تەنانەت مافە سەرەتایەکانی وەکو سەعاتکار کە خودی یەکی ئایار جوڵانەوەی 8 سەعاتکار لە پشتیەوە بووەوە بە جۆری لە جۆرەکان ئەم جوڵانەوەی 8 سەعاتکارە بوو کە سەرنجام فۆرمێکی ئەنتەرناسیۆنالیستی یاخود جیهانی وەرگردووە بوو بە ڕۆژێکی جیهانی بۆ خەباتکردن بۆ مافەکانی کارگەر. ئەمڕۆ تۆ سەیری دنیاکەی بەڕاستی دۆخێکی زۆر سیر و سەمەرە لە ئارایەیە. ئەسەن سەعاتی کار لە ئەمریکایە بەهۆی ئەوەی کە کارگەر مەجبورە بێ بوون منە 2 کار تا 3 کارکە بۆیکەوە زیندوو بمێنێتەوە و بڵین بتوانێ ژیان بەسەر بەرێەوە. ئەوانە سەعاتی کار لە 16 و لە 15 ئەوانە و لە 16ش تێ ئەپەڕێ. لە شوێنێکی وەکو چینا بۆ نمونە ڕێوڕسمێک یاخود فۆرمێکەیە کە هینێک هەیە بڵین قسەیەک هەیە سەبارەت بە کار لە چینا ئەڵێن 996 ینی نۆی بەیانی خەڵک دەزەکا بەکار تا نوۆی ئێوارە و 6 ڕۆژی هەفتە. ئەمە ئەو سیستەمی کارکردنەیە کە لە شوێنێکی وەکو چینا
بەرقەرارە. بەرحاڵ ئەم دۆخی کە ئەیبینین لە دنیاە پەلامارێک و هەڵمەتێکی بەڕاستی زۆر دڵڕندانە لە بەرامبەر مافەکانی کارگەرانە موجودن کە حتمما یەکی ئاری ئەمساڵ بوون و بەرامەی ئەم هەڵمەتەوە بوون و بەرامەی بڵین کاردانەوەی چینی کارگەری لە دنیاە پێوە بێ. بەرحاڵەتوانین لەسەر ئێران و عێراقیش دواتر قسێ بکەین، بەڵام من پێم خۆشە ئێستا لەم بابەتەوە فرسەت بەم کە ئێوەش بەشداریتان با لە پێشە تۆ باست کرد ئەو هەلومەرجە زۆر نا هەموارەی کە هەیە و لە دروست نزیک بوونەوە لە ڕۆژی جەهانی کاریگەر، بەڵام لە ڕەغمی هەموو هەلومەرجە نا هەموارە هەرچێ بێ لە ئاستی جەهانیە بەشی هەرە زۆری چینی کرێکار چاوی بڕیوەتە ڕۆژی جەهانی کاریگەر، خۆیان ئامادەکەن بۆ مەراسمیان، مێتینگەکانیان، ئاکسیۆنەکانیان. بەزانم لە باز جەیەک شتان مەجالیان پێنادەن. لە پێشدا بابەوە دەست پێ بکەم لا ڕەغمی هەمووم هەلومەرجە نا هەموارە ڕۆژی جەهانی کرێکارە بێ پیرۆزبایی بکەین، پیرۆزبایی بڵین بە هەموو ئەو کەسانی کە گویان لە قسەکانی ئێمە بێ بە چینی کرێکار لە ئاستی جەهانی، لە ئێران، لە عێراق، لە منتەقە. واقعاً ئومێد دەکەم مدەوارم لە بەرابەر ئەم هەلومەرجە نا هەموارە ئەم ساڵەکە و لە ڕۆژی جەهانی کاریگەرە دەنگێکی زۆر بەرزتری ئێعتراز و ناڕەزایەتی، نەک هەر دەنگێکی بەرزتر، هێزی ڕێکخراوتری چینی کرێکار و هەموو ئەوانەی پەیوەستن بە چینی کرێکارەوە لە ئاست جەهانی ببینین بەرابەر بە ئەم ئەبعادە لە چەوسێنەری نظامی پێچەوانەی سەرمایەداری. ئەو فاکتانەی کە تۆ باست کردن هەمووی واقعین لە مەوردی هەلومەرجێکە سەرمایەداری دای سەپاندووە. من پێما بێ بەشێکی زۆر لە فاکتەکانی تۆ علاوە بەرەو مەوردەی چین کە بۆ خۆی اقتصادی دووەمی دنیاە و عاقبەت زلهێزی دووەمی دنیاە وەک دنیای سەرمایەداری و نێوی سۆسیالیستیش یا کۆمۆنیستیشی لەسەر خۆی دانابێ. بەقەکەی هەموو فاکتانن کە لە ئەمریکا ڕوەدا، لە ئوروپا ڕوەدا، ئەمە چی بە ئێمە دەڵێ؟ ئەوە بە ماڵێ زاهرەن تا مەسەرەن 20 ساڵ لەوە پێش قسە ئەوە بوو خۆ بەوە لە دنیای سەرمایەداریەوە و لە نەزمی سەرمایەداریەوە نمونەی سەرمایەداری لە ئەمریکا هەیە، لە وڵاتانی ئوروپایی هەیە، لە وڵاتانی غەربی هەیە. ئەوە نییە عاقبەت هەلومەرجی کار، هەلومەرجی ژیان بۆ کرێکاران، بۆ کۆمەڵانی خەڵک فەرقی هەیە دەرەجەیەک لە حەق و حقوقی کرێکاری و جەماوەری و سوزانم ڕێکخراوبوون، مافی ئاعتراز دەربڕین وەلایەنە حاڵە ئاستێکی بەرزتر لە حەقدەست، لە گوزەران، لە ژیان بۆ چینی کرێکار هەیە لە مقایسە لەگەڵ هەرە و چینی کە باست کرد یا وڵاتانی دیکەی دنیا. بەڵام ئێستا ئەم سەرمایەداری هار و ئەو بە پانایی هەموو دنیا و بە تایبەت لە خودی وڵاتانی غەربی کە ڕۆژانێک جێگای فەخریان پێوا کردکەوە تا دوای شەڕی جەهانی دووەم دەوڵەتی ڕەفاه دروست بووە، ئیمکاناتی باشتر هەیە، گوزارانیش باشتر بش بوو ئینسافەن لە نەتیجەی هەر خەبات و مبارزەی چینی کرێکار و کۆمەڵانی خەڵک و گەلێک دەستکەوت بەدەساتون. بەڵام ئێستا هەموو فاکتانەی تۆ زۆر زیاتر لەوە ئەبینین هەر لە وڵاتانی ئوروپایی ڕوەدا، هەر لە وڵاتانی ئیسکاندیناوی کە بەوە مەشهور بوون کە ئەمە سەرتۆپکی نظامی سەرمایەدارین کە لەوێنە مافی کرێکار و بەشی دیکەی کۆمەلگا زیاتر بە ڕسمێن ناسراوە. ئێمە ئەڵان ڕۆژانە هەر لە وڵاتی سوئێدەی کە من و تۆ ژیانی تیاکەین بەڕاستی فەقر و فەقیری پەرەی گرتووە لەم وڵاتە. بەڕاستی وردەوەدا بێ بیر لەوە بکەین و بزانین ئایا ژیانی خوارەوەی هێڵی فەقر لەم وڵاتە وجودی نییە. ئێمە بە ئاشکرا من و تۆ هەر لەم شاری تیابینین ئەبینین خەڵکانی لە ئەبعادی هەزاران نەفەرە خەڵکانی بێمەسکەن هەن، بێماڵ هەن، ئەبینین لەسەر جادەکان و لە کەناری مرکزی خێرودفرۆشەکان ئەوانەی لای خۆمان بە سوالکەر مەشهورە کەس دانیشتووە و ئەبێ کۆمەچ پێ بکرێت لە نێو قەتار و ئۆتۆبوسی ئەم شارە ڕۆی
کەس دێت و لێت دەپارێتەوە کە کۆمەکی پێ بکرێکە ئەمە دیاردەزەخەکانیەتی و ئەو زەوتکردنی مافەکانی دیکەی کرێکارانوانش باس کرد. ئەمە بۆ وایە خۆ زمانێک نەزمی سەرمایه‌داری دعایە کەرەگەر پەرەی زیاتر بگرێ بە تایبەت تەکنۆلۆژی و زۆر باڵاتر وەڵعان وەسیعتر دێتە مەیدان ئەڵان گەیشتونەتە ئەوەی پێڵی هۆشی مەسنوعی دێ گویا وعدیانەدا ئیدۆلۆگەکانی سەرمایه‌داری دنیا ئەبێتە بەهەشتی بەرین بەڵام ئەبینین دروست بەرعەکسە. من پێم وابێ هەر کەسێکی بە ئینساف کە ئوروپاشی دیبێ و ئەمریکاشی دیبێ و ئەتر وڵاتانی وەکو ئێران و ئەفغانستان و پاکستان و عێراق و ئەوانە لێگەڕێ ئەبینێ لە مقایسە لەگەڵ 20 ساڵ لەوە پێش 30 ساڵ لەوە پێش داوێنەی چەوسێنەری نەزمی سەرمایه‌داری بۆ سەر چینی کرێکار بەڕاستی بە چەند قات زیاتی کردووە بە چەند قات زیادی کردووە لە بواری هەقدەسە لە بواری مانع دروستکردن بۆ ڕێکخراوبوونیانە. من ماوەی لەوە پێش حساباتێکی گەورە لە ئاڵمان کرا دیم لەوێنە باسیەوە کرا یەکێ لەو کۆمپانیانەی کە هاتووە لە ئاڵمان سەرمایە گوزاری کردووە و لە ئابعادی 20,000 کاریگەریشی ئیستخدام کردووە شەرتی ڕۆژی ئەوەڵیەوە بووە کە نابێ نقابە وجودی بێ نابێ ڕێکخراوبوون وجودی بێ نابێ حەقی اعتسابتان بێت. هەزورم پێسەیر بوو لە ئاڵمانە ئەمە چۆن کراوە و بەڕێوە چووە. ئەگەرێتەوە سەر ئەوەی کە نەزمی سەرمایه‌داری ئەساسەن بە کەڵەکەبوونی سەرمایە کە ئەویش حاصلی کاری چینی کرێکارە ئەتوانێ هەر خۆی باڵا دەستر و باڵا دەستر بکە. ئەلئان لە هەموو کات زیاتر واقعان کرێکارێک کە کارەکە لە حاصلی کاری خۆی کەمتر لە 20 ساڵ لەوە پێشیشی پێ ئەدەن کە ژیانێکی مەمرە و مەژیب بێ. ئەمە لەلایەک ڕواڵەتی نەزمی چەوسێنەری سەرمایه‌داریە کە لە خودی وڵاتانی ئوروپایی و غەربی و ئەوە ئەم هێرشکردن بۆ سەر حەقدەست بۆ سەر بژی و بۆ سەر ژیانی ڕۆژانە بۆ زەوتکردنی مافی ڕێکخراوبوون بۆ زەوتکردنی مافی حتا ئەتراز دەربڕین ئەمەی بەرابەر بە چینی کرێکار و هەر چینی کرێکار نییە و ئاسەوارەکەی لەسەر پشی دیکەی کۆمەلگاژ ئەبێ بۆیەکانە هەر لەو سەنەدی جەهانیەکەمان کە من و تۆ قرارە لە ئایندەدا قسەی لەسەر بکەین بەم دێرە دەستمان پێکرد کە ئەلئان نەزمی سەرمایه‌داری لە هەموو دنیا لە هەموو دەورانی زیاتر عاقبەت چینی کرێکار و بەشەریەتی خستۆتە ژێر زەخت و فشارەوە. بە ئەمە ڕواڵەتێکی دیکە بەڵام بەڕاستی نفرەت ئینزجار ئێعتراز بە پانایی دنیایە کە سەرمایه‌داری داگیری کردووە لە هەناوی چینی کرێکار و کۆمەڵانی خەڵک وجودی هەیە. ئەو ئەتراز و مبارزاتە بە شێوەی جۆراوجۆر خۆی نیشان ئەدا بەڵام داخەوە ئەو ئەندازەی پێویستە ڕێکخراوبوون نییە ئەو ئەندازەی پێویستە ئەو وشیاریە زۆر بەرزە چینایەتی کە لە ڕابەریەکی سۆسیالیستی یەکگرتو لە هەر وڵاتێکە یا لە چەند وڵاتێکە دەستیان بەدیەکەگە یا ئەوەی قەدیم لە سنەتی کۆمۆنیستەکانە ئێمە پێمانەوە ئەنتەرناسیۆنالی کاریگەری ئەنتەرناسیۆنالی کۆمۆنیستی بەدایخەوە ئەوانە ئەو بۆشاییانن کە لە هەناوی بزوتنەوەی کرێکاری و بزوتنەوەی هەخوازانە هەیە. ئومێدەوارم ڕۆژی کرێکاری ئەم ساڵ مەجالێک بێ بۆ بەپانبەرینی ئێعتراز دەربڕینی دژی سەرمایە بۆ معنایە ئێعتراز دەربڕینێکی سۆسیالیستی و لە عینە حاڵە مەجالێک بێ بۆ ئەوەی واقعان بەرەی سۆسیالیست چەپ کۆمۆنیست لە دڵی بزوتنەوە کرێکاریەکانی هەر وڵاتێکە مەجال پەیدا بکەن بۆ ئەرزە ئەندامی زیاتر مەجال پەیدا بکەن بۆ دەستێکەڵ یەک دەستکردن مەجال پەیدا بکەن بۆ ڕێکخراوبوون و متەشەکلبوون مەجال پەیدا بکەن بۆەوەی عاقبەت پێشچوونی خەباتی چینایەتی دژ بە سەرمایه‌داری ڕێکخراوی کۆمۆنیستی و حزبی سۆسیالیستی و کۆمۆنیستی کرێکاری پێویستە لەم بابەتەوە هەنگاوی جددی هەڵبژێرێت.
دەست خۆش بەرحاڵ ینی ئەوە ئاماژانەی کە کردت بە دۆخی ئەوروپا ئەوانە 100% دروستە بەڵام دیارە هەر لەم ساڵانەی ڕابردووشە بەو ئەندازەی کە ئەم حملانە کراوە کارگەر بێدەنگ نەبووە و ناڕزایە کارگەریەکانیش ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشتر ئەچێ ڕۆژ بە ڕۆژ فراوانتر ئەبێتەوە لە خودی ئەمریکایە بۆ نمونە ڕێکخراوبوونی کارگەری زۆر زیاتر لە جاران پەرەیگرتووە وەک ئەوەی کە لەو ستاتستیکانەیە کەمە خوێنومەتەوە لە 100 زیاتر خەڵک بەرەو ڕێکخراوە کارگەریەکان هاتووە ئەگەرچی نیسبەتی ڕێکخراوبوونی کارگەری لەوێ زۆر کەمە بەڵام بۆ نمونە ئەوەی کە لە ئامازۆن ئەوەی کە لە ستارباکس ڕێکخراوە کرێکارەکان و بڵێن ڕێکخراوی تازەی کارگەری دروست بوون و پێکاتون ئەوانە بۆ خۆی هەنگاویشی زۆر زۆر گەورە و ڕوو لە پێشە دیارە لە ئەمریکا دروستکردنی ڕێکخراوی کارگەری بۆ خۆی ینی هەر داستانێکە زۆر ئاسان نییە بێ ریفراندۆمێ بکەی لە بینی هەموو ئەوانەی کە شوێنەکەیان وانە لە 150 کارگەران ڕازی بن بۆی کەەوە ئەمە سندیکایەکە و ڕێکخراوەکە نوێنەراتی ئەوانەکە بۆی بەڕستنی وەربژیرە و خەڵک بەڕستنی بتوانێت ڕێکخراوێکی کارگەری بێکە خەڵک پێکە بڵێن کارگەران پێوەستە بنکەن و ئاوەشکاڵ کێشی لەم بابەتانیان بۆ ئەم شێوازە لە ڕێکخراوبوون یاخود ئەم ئاستە لە ڕێکخراوبوونی سادەی کارگەری بۆ خواستە ئابوووریەکانیان دروست کردووە بەرحاڵ بەڵام لەگەڵ ئەوەشە پێشڕەویەک لەم بابەتانەوە هەیەەوە ئاڵێنانی جددی هەیە بەرەو پێشەوە شتێکی ترەوەیە کە لە ڕووی سیاسیەوە حقەتەکەی ئەوەیە پەرەگرتنی فاشیزم و ناسیۆنالیزم و ڕاسیزم لەم وڵاتانەیە بەشێک لە ئەنجامی ئەو بڵین کوڵانەوەیە کە ئەم کۆمەلگایانە ئەکڵێن لە ناڕزایی و ئەتراس خەڵکی ئەم وڵاتانە نانوێن دۆخە بمێنێتەوە یانوێم سیستەمە ئاڵوگۆڕی بەسەرا بێ بەڵام بەداخەوە هێزێکی چەپ و کۆمونیستکە ئاوا و پەرچەمی هەڵگێڕانەوەی سیستەمەکەی هەڵکرد بێ لە ئارایانیە ئەوەی کە ئاوەیە سیستەمەکە بگۆڕێت و ئاڵوگۆڕ دروستکە و ئەوانە هێزە ڕاستڕەوەکانن ئەوەی کە لە ئەمریکایە بۆ نمونە ئەو هێزە کە بتوانێت بڵێ من سیستەمی ئەمریکا ئاڵوگۆڕ پێدەم لانی کەم مافی بیمەی تەندروستی بۆ هەمووان فراهەمەکەم قەرزەکانی تەلەبە لیان خۆشە بم یاخود خوێندن بە پارە نیە لە مەودووە یاخود ئەوەی کە خەڵک ئەتوانێت بۆ نمونە ئیجازەی یاخود مۆڵەتی دایکایەتی و باوکایەتی هەبێ کە لەوێ نازم پێم وابێت تەنها مانگێک کە شتێکی لەم بابەتانەیە لە حاڵێکە بۆ نمونە لە سویدا 480 ڕۆژە بۆ دایک و باوک ئەم جۆرە خواستانە ئەم جۆرە دەستکەوتانە ئەم هەڵگێڕانەوەی بازێک لە خواستە ئابوووریەکان بازێک لە بڵین ئیسلاحات و ریفۆرمە ئابوووریەکان هەڵگێڕانەوەیەگە بێت لە ئابووریشە ئەنی لە پەیوەندی کۆمەڵایەتەکانیشە ئەمریکا بۆ نمونە سیستەم لەسەر ئەساسیەوە دامەزراوە ئەگەر هەژاری و فەقیری پەیوەندیت لەگەڵ کەنیسە و لەگەڵ دام و دەستگا دینەکانی ئەمریکایە کە توانێت ئەو سیف نێتە بێ یاخود ئەو بڵین تۆڕە پاراستنی کۆمەڵایەتی بێ کە تۆ توانی سوودی لێ وەربگری ئەگەر سۆشیال لە ئەمریکایە بە ئەندازەی ئەوروپا وەکو ئەوروپا پێش بکوێتەوەوانە حتمما بە جۆری لە جۆرەکان وەکو شۆڕشێکی لێدێ لە نەبوونی ئەلتەرناتیڤێکی شۆڕژگێڕانەیە بۆ ئاڵوگۆڕپێدانی سیستەمەکە نەک تەنها گشت سیستەمەکە تەنانەت لە مەسائلێکی دیاریکراوی کاریگەرەوە لەسەر ژیانی خەڵکو ئەوانە لە ئامادە نەبوونی جوڵانەوەیشی لەم بابەتەیە و ڕێکخراو نەبوونی جوڵانەوەیشی لەم بابەتەیە یاخود سەر نەکەوتنی جوڵانەوەیشی لەم بابەتە ئابیا حەقەدەوە بڵین کە بۆ نمونە بێرنی ساندەرز و دیموکراتی سۆسیالیستەکان لە بڵین ئەمریکایە هەوڵیان داوە کاریان کرد بۆ ماوەی تقریبەن و کاتانەی پێش هاتنی بایدن و ئەوانە و تەنانەت لە دوای لاچوونی ئۆباما هەوڵێکی جدیان داکەوەی کە ئەوان جێگەی بگرنەوە ژێگەی ئۆباما بگرنەوە ئەوان بێن ئەم ئاڵوگۆڕانە بکەن بەڵام لەمە شکستیان هێنە لە نەبوونی دۆخێکی ئاوایە کە کارگەری ئەمریکی ئەچێ متمانە بەخشێ بە ترامپ و پێی وایە ترامپ ئەتوانێت لە ڕێگای ئەم گومرگانەوە کەدایانێ لەسەر وڵاتانی ترەوەوانە دۆخەکەیان بۆ چاپکە یاخود ئەساسەن ئەو دامەزراوە
ئابووری و اقتصادی گەورانەی کە اقتصادی ئەمریکا هەنگوایە بەدەستەوەمانە ئاڵ و گۆڕ پێ بدات لە حاڵێکە کە خۆیان ملیاردێرەکانن کە دەسەڵات دەگرن بەڵام بە جۆرێک وەهمێکی لەم بابەتە یاخود دۆخێکی لەم بابەتیان دروست کردووە کە خەڵک پێی وابێ هەر چۆنێک بێ لەم دۆخی کە ئێستا چەق بەستووە دەرباز بین و بڕن بۆ دۆخێکی تر ممکنە ئاڵ و گۆڕێک بەدی بێ ینی لە فراوان بوونەوەی فاشیزم و ڕاسیزمیش لە ئەوروپای ئێمە بێت جێپەنجەی ئەم ناڕزایی و ئەم تووڕەیە و ئەم بێزاری چینی کارگەر ببینین کە بەداخەوە تا ئێستا نەیتوانیوە بە سیاسەتێکی شۆڕژگێڕانەی ئاڵ و گۆڕ پێدەر متوربە بکرێ تاکۆوێ کە بتوانێت بەرەو ئایندێکی باش هەڵبێنێتەوە بەرحاڵ کەمێکی سەبارەت بە عێراق قسە بکەم و دوای ئەوە باقی کاتەکە بۆ ئێوە بەجێڵم هاوڕە ڕەحمان کە سەبارەت بەم باسە قسەی ئەخیر بکەن لە عێراق و لە کوردستانیش ئێمە لە دۆخێکی نالەبارێت چ لە ڕووی ڕێکخراوبوونەوە کە بەداخەوە هەوڵەکان هەتا ئێستا بە سەمەر نەگەیشتون و ئەو ئیتیحادی و ڕێکخراوانی کە گوایە مۆجود و ڕسمین هەمویان ڕێکخراوە و چوارچێوەی ئەحزابەکانن کە بۆ کۆنتڕۆلکردنی کارگەران دروست بوون بەداخەوە زۆر بەدەگمەن ئێمە ئەبینین هەندێک هەوڵ هەن لە شاری سلێمانی و لە ناوچەی کوردستان لەلایەن کۆمونیستەکان و سۆشیالیستەکان و کە جێگای تەقدیرە بەڕاستی و جێگای پشتیوانی لێکردنە بەڵام ئەم جۆرە لە پێشڕەوی لە عێراق نابین لەگەڵەوە شاکە یاساکانی عێراقڵێ ئێستا دروستکردنی ئیتیحادی و نیقابات ئازادە و هەر کەسێ توانێت ئیتیحادیە دروستکات توانێت تۆماری بکە بەڵام تا ئێستا لە کوردستان بە جۆرێک بەرگیری بەم کارە هەیە و ڕێکخراوە سەربەخۆ کارگەریەکان بە ڕسمی ناناسرێنە لەلایەن دەسەڵات و لەلایەن خاوەنکارەکانەوە لە ئاستی گوزەران و ئەوانە تا دێت قەڵەشتی چینایەتی لە کوردستان و لە عێراقا زۆرتر و گەورەتر و فراوانتر ئەبێتەوە هەژاری بە معنای کەلیمە فەرز کراوە بەسەر خەڵکە و بەڕاستی ئەو دۆ خەشکە لە سلێمانیا هەیە خەڵک بۆ موچەی ماڵانەی خۆی مەجبور بێ هەموو ڕۆژێک لەسەر جادە بێ بەڕاستی دۆخێکە کە لە کەم جێگە لە دنیایەت و ئەیبینی بەرحاڵ ممکنە کەمکردنەوەی کرێ هەبێ ممکنە کرێ بۆ ئەندازەیە نەبێەوەکەوەی کە لە ئێرانە هەیە کە بەشی ژیان و گوزەرانی ڕۆژانە بکە بەڵام ئەوەی کە کرێ نەدرێ بە کارگەران و بە فەرمانبەران و مەجبور بن مامۆستایان لەسەر جادە تاق و داوای ئەو بکە کە موچەی مانگی فڵانیان بۆ سرف بکرێت و ئەوانە بەڕاستی لە کەم جێگەی دنیا ئەتوانێت ئاوە بە ئاسانی بچێتە پێشەوە و تەسلید ببێت و جێگیر بێت بە جۆرە لە جۆرەکان جێگیر بووە ئەوە بۆ تەعادەت کە تۆ بۆ ئەوەی کەەوە موچە وەرگێت پشتە بژڕێتە سەر جادە و خۆپیشاندان بکەیت بەرحەڵم دۆخێکی نالەبارە منیش لە پێشوازیەکی ئارە پیرۆزبایی لە سەررجەم کارگەرانی کوردستان و عێراق و هەموو ئەو کارگەراناکەم کە لەم وشانە تێگەن چ لە ئێران چ لە عێراق و بە ئومێدی ئەوەی ساڵی داهاتوو ساڵی ڕێخستنی ڕیزەکان و هەنگاوی پێشڕەوانە هەڵگرتن بێ بەرەوە ئایندێکی باشتر و پێگەیشتنی زیاتری جوڵانەوەی کارگەری منیشی وەدارم لە ڕەغمیە و هەلومەرجەنا هەموارە لە عێراق لە کوردستانی عێراق واقعا ڕۆژی یەکی ئاریش ڕۆژێکی شکۆدار بێ ڕۆژێکی خەباتکارانە بێ ڕۆژێک بێ لە عینی حاڵا ڕۆژی خەباتە بۆ چینی کرێکاری عێراق و کوردستانوانە ڕۆژی جەژن و مەراسمی شکۆداریشیان بێەوە گۆشەیەک لە قدرەت و هێزی خۆیان بەرابەر بە سەرمایهداری حاکم لەوێنە نیشان بدەن با منیژەگەوا بێ هەڕاستەوخۆ بڵێم لە ئێران لە کوردستانی ئێرانیش ئەبینین جمهوری ئیسلامی حاکمە هەلومەرجەکە زۆر زۆر ناهەموارە بەڵام لە عینە حاڵا بزوتنەوەی کرێکاری ئێران و بزوتنەوەی کاریگەری لە کوردستانی ئێرانە یەکێک لە یەکەمین بزوتنەوەی زیندوی ساحەی سیاسیەکە بوون حتا لە 15 ساڵی گوزەشتەیە باوجودی هەموو ئەو زۆرداریەیە کە جمهوری ئیسلامی هەیەی و بە تایبەت بەرپاکردنی مەراسمەکانی ڕۆژی جەهانی کارگەر لە ئێران و بە تایبەت لە شارەکانی کوردستان شارێکی وەکسنە سنەتێکی زۆر ڕیشەداری هەیە و هەر ئێستاش ئەبینین جموجۆڵێکی باش لەو بابەتەوە لە نێو هەسوڕاوانی کرێکاری و دەرەجەیەک لە ڕێکخراوبوون کاگەر لە ناوە وجودی هەیە
ئێمەش هێز چەپ و کۆمونیستەکان لەگەڵیان هاوڕین و هیوادارین ئەو حەولانەی کە ئێستا هەیە بە سەمەر بگان. من اتفاقاً هەر دوای ئەم بەرنامەی کە لەگەڵ تۆی بەسم هەر بە نیو سەعات دواتریشی لە بەرنمەیەکی دیکەی کە ڕاستەوخۆڕ و بە کۆمەلگای ئێران و کوردستانی ئێرانە بێ لەسەر ڕۆژی کرێکار قساکەین و لەوە زیاتر وەختەکە بەوەی احساس نادەم و هیوادارم و ئومێدەوارم لە ئێرانیش لە کوردستانی ئێرانیش مەراسمەکانی شکۆداری ڕۆژی کرێکار بەرپا بکرێن. بینەوە سەر ئاستی جەهانیەکە ئەزانم فرسەتەکە کەمە. بەڕاستی ئەوەی پێی ئەڵەن بەلحازی عینی ئێمە ئەڵێن لە ئاستی دنیاشا تەماشای بکەین بەڵێ ینی لە ڕووی بابەتیەوە لە ڕووی بابەتیەوە هێزی چینی کرێکار لە ئاسی جەهانی وەختە سەرمایە تەواوەند جەهانیە چینی کرێکاریش تەواوەند جەهانیە لە هەر کێ سەرمایە و سەرمایەداری هەیە چینی کرێکاریش هەیە بەرخلافی و پروپاگەندای کەنەڵەن هێزی کارگەر کەم بۆتەوە ببوونەی تەکنۆلۆژیاوە نا ئەو تەکنۆلۆژیای ژەگەر هێزی کرێکاری لە پژنەبێ بۆیان وە کار ناخرێ دەنەتیجە بەنظرم هەم وەک هێز ئەو هێزە هەیە هەم وە گوشیاری چینایەتی بەڕاستی پەرێ زیاتر گرت و ئەلئان بەنظرم مەسەلەن ڕواڵەت و ماهیەتی سەرمایەداری وەکو 50 ساڵەوە پێش نییە تۆ دابنیشی بۆ کرێکاری تەوزیع بدەیت کە ئەم ڕژیمە زاڵەمە کەم ڕژمە ستەمکارە کام سیستمە کام سیستمە چەوسێنەرە بۆ خۆیان بەڕەگ و پێستەوە ئەیزانن هەیە دەنەچە بەنزان ئەو بەلحاز ئەو بابەتیەوە بەلحازی هێزەوە بەلحازی ناڕزایەتی دەربڕینی حتا دژە سەرمایەداریەوە هەر بە کرێکارانی محدود نەبوو تۆ تەماشای جلی خەزەردەکانی چەند ساڵەوە پێشی فەرانسە بکە بەڕاستی بە تەواوەتی دژی نەزمی ئێستا بوون دژی سەرمایەداری بوون نەدەم چەند بەش کرێکار بوون چەند بەش غیرە کرێکار بوون ئەوە هەیە هێزە بابەتێکە هەیە ئەوەی کە ئەبێ پڕ بکرێتەوە دقیقەن هەر ئەوەیە کە ئەبێ ئەوەی پێڵێن بۆچوون و سیاسەتی سۆسیالیستی و کۆمۆنیستی ناو خودی بزوتنەوە کاریگەری مەزۆمۆنیە جیاواز لە بزوتن ناو خودی بزوتنەوەی کاریگەری دەست باڵای زیاتر پەیدا بکە خۆی ڕێکخراوترکە خۆی متەشەکلترکە خۆی متەحەزبترکە لە هەر شوێنێکی کرێکاری لە هەر وڵاتێک تا گەیشتنی ئاستی هەر منتەقەیەک و ئاستی جیهانی بتوانین ئەوەی پێڵین بۆشایی ڕێکخراو بوون و بۆشایی ڕابەرێکی سۆسیالیستی بۆ پێشبردنی خەباتی چینایەتی دژ بە گەندەڵیەکانی نظامی سەرمایەداری ئەمە پەرە بگرێ ئەمە ئەرکی سەرشانمانە بەشێکی دەستی چەپ و سۆسیالیست و کۆمۆنیستەکانی کارگەری ئەگرێت کە بێ پێشقەدەمی ئەو کارە بن بۆ ئەو ڕێکخراوکردنە بۆ ئەو سازماندانە بۆ بەرجەستەکردنەوەی ڕاهبەریەکی سۆسیالیستی وە لەوە زیاتر کاتەکە ناگرم و هیوادارم بەسەر ئەم ناتەواویەدا بەرەی سۆسیالیست و کۆمونیستی بزوتنەوەی کاریگەری لە ئاستی دنیادا زاڵبی. زۆر باشە دەست خۆش بەرحاڵ باش بوو لە کاتی خۆیان پێما بێ بەرنامەکە ببەستین بۆی لە ساعتێک زیاتر نەبێ و فرسەتی بڵاوکردنەوەی ئاسانترە بێ بۆ کەناڵەکە. دەست خۆش هاوڕ ڕەحمان بە بەرحاڵ بە ئومێدی ئارێکی سەرکەوتوو پێما بێ بەرنامەی تریشمانە بێ دەتوانین سەبارەت کاتماوە بەڵام بەرحاڵ هەر لە ئێستاوە پیرۆزبایی گەرممان لە سەرجەم کارگەرانی کوردستان و سەرجەم بینەرانەکەین بە بۆنەی نزیک بوونەوەی یەکی ئارەوە. ئازیزان بەم جۆرە کۆتایی دێنین بە بەرنامەی ئەم هەفتەیەشمان تا هەفتەی ئایندە هەموو ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی ئەسپێرین لە هەر شوێنێکن ڕۆژتان یا شەوتان خۆش هەر بژین.